بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ربنا آمنا بما أنزلت واتبعنا الرسول فاكتبنا مع الشاهدين. اللهم إنا نسألك إيمانا دائما ويقينا صادقا وقلبا خاشعا ولسانا ذاكرا وعلما نافعا وعملا متقبلا آمين. برزان برایان و خوشکان، السلام علیکم و رحمت الله و برکاته. ناونیشانی ئەو کۆڕوودانیشتنەمان بە ناونیشانی دیاردەی لاوازی ئیمان و کار و چارەسەر. دیارە باشترین شتێک بۆ ئینسان لەم تەمەنە کورتەی کە هەیەی بریتێ لە ئیمان و باوەڕ و ڕوونکردنە خوای پەروەردگار. ئەگەر مرۆڤ ڕووی لە خوا نەبێ و ئیمانی نەبێ، هەرچیەکی هەبێ لەم سەرزەویە هیچ نرخ و بەهایەکی نییە لای خوای پەروەردگار. خوای گەورە لە قورئانە زۆر بەڕوونیە فەرمێ: قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم. خوای گەورە فەرمێ: ئەی محەممەد عەلەیهی سەڵات و سەلام، پێیان بفەرموو خوای پەروەردگار هیچ نرخ و بەهایەک بۆ ئێوە دانانێ ئەگەر ڕوو نەکەنە خوا، ئەگەر بەندایەتی بۆ خوای پەروەردگار نەکەن. مرۆڤ ئەگەر ئیمانی نەبوو، باوەڕی نەبوو، ڕووی نەکردە خوای پەروەردگار، خوای نەناسی لەو تەمەنەیە، ئەوە هیچ نرخ و بەهایەکی نییە. با هەرچیشی دنیایش هەبێ هەیبێ. بە پێشەوانەوە ئەگەر مرۆڤ ڕووی لە خوا بوو، باوەڕی هەبوو، مسلمان بوو، بەندایەتی ڕاستەقینەی بۆ خوا کرد، با لە ژیانیشا تووشی ناڕەحەتی و دەربەدەری و دەردەسەری و چی و ئەوانە بێ، ئەو مرۆڤە هەر خاوەن نرخ و بەهایە، وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە یەکێک لە هاوڵانی فەرموو کە بۆ خۆی دیمەن و ڕوخساری خۆی پێ جوان نەبوو، تێتی یا ڕەسوولەڵڵا من بێنرخە بم ئەگەر لە بازاڕا بمفرۆشی حاڵەتێکی وا، فەرمی تۆ لە لای خوای پەروەردگار زۆر بە نرخی، مادام بەندەی خوای پەروەردگاری. ئیمان و دینداریش سروشتی وایە، طەبیعەتی وایە، زیاد و کەمەکە. ئەمە شتێکی مجەڕەب و بەڵگەنەویستە کە ئیمان زیادەکە و کەمەکە. یەکێک لەو دیاردانەی کە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە لە ناو ئێمەی موسڵمان، دیاردەی لاوازی ئیمانە. هەستەکە زۆر جار مرۆڤێک هەستەکە ئیمانی لاواز بووە. دیاردە و هۆکارەکان زۆر بەزەقی لە هەندێک شوێنە دەرەکەون، لە لای هەندێک خەڵکا زۆر بە ئاشکرا دەرەکەون، کەمە بەڕاستی بۆ خۆی کێشەیە ئینسانی موسڵمانە بێ ئاگادار بێ. بۆیە حەقی خۆیەتی ئێمەی موسڵمان ئەم دیاردەیە چارەسەر بکەین، نێرین بڕوا، چونکە ئەگەر ئەم دیاردەیە، ئەم لاوازی ئیمانە، ئەم گوناه و تاوانەی کە خەڵکی موسڵمان دەستی داوەتێ، هەر کەس لە ئاستی خۆیەوە بەپێی دووریەکەی لەخوا، بەپێی نزیکەکەی لە گوناه و تاوان، ئەگەر خێرا چارەسەری نەکەی، وەکو چۆن نەخۆشیەک لە کەسێکەدا زۆر جار خەڵکێکە لای نەگەر تو ئەم نەخۆشیی تۆ ئەگەر دەستێ نەبڕینەوەیە، ئەندامێکە نەبڕین، تەشەناکە و هەموو ژیانە لێ تێکەدا، ئەبێ خێرا فریای خۆی کەوێ. ئەم لاوازی ئیمانیش کە زۆر بەدی ئەکرێ لە ناو کۆمەڵگەی کوردەواری خۆمانە، کە ئەسڵ وایە و خەڵکێمە موسڵمانە، بەڵام دیاردەی لاوازی ئیمان زۆر بووە. حەقی خۆیەتی ئێمەی موسڵمان پەنجە بخەینە سەر بنیرەکان و چارەسەری بۆ بدۆزینەوە. و قورئان زۆر بەڕوونی خوای پەروەردگار باسی ئەمەی کردووە، هەردوو دیوەکەی، هەم ئەو ڕێگایانی کە ئینسانە با بەرەو خراپە و هەڵدێر، و ئەوانیشی کە چارەسەرن و مایی بەختەوەرەی ئینسانن. دیاردە و هۆکارەکانی لاوازی ئیمان زۆرن. ئەگەر باسی هەندێکیان بکەین، گرنگترینیان لە بەدیوە سەلبیەکەیە. یەکەم هۆکار و دیاردە لە هۆکارەکانی لاوازی ئیمان و بۆ بە دیاردەیش بریتە لە جەهل و نەزانین، دوورکەوتنەوە لە زانست و زانیاری. هەمومان نەزانین کە یەکەم ئاەتی قورئان کە خوای پەروەردگار نازڵی کردو بۆ ئێمە بریتە لە بخوێنە: ئیقرأ باسم ربک الذی خلق. هەر کاتێک موسڵمانان بە درێژایی مێژوو، ئەگەر تەماشای مێژوویکەی، هەر کاتێک موسڵمانان لە خوێندن و خوێنەواری نزیک بوو بێتن، قازاجیان کردووە، بەختەوەر بوون، ئیمانیان دامەزراو بووە، خاوەن کۆمەڵگەیەک و حەزارەتێکی بەهێز بە پێچەوانەوە. بە ئەندازەی دوورکەوتنەوەمان لە خوێندن و خوێنەواری ئینسان بەدبەختە بێ. لە قورئانە خوای پەروەردگار زۆرێک لە گوناهە گەورەکان لەگەڵ جەهلا ڕەبتەکە خوای گەورە. بۆ نمونە لە سوورەتی زومەر خوای پەروەردگار فەرمێ: قل أفغير الله تأمروني أعبد أيها الجاهلون.
شرك و جهل خوای پەروەردگار ڕەبتیانەکا بەیەکەوە لەو شوێنەیە کە شرک هەیە هاوڵدانان هەیە بۆخوا هۆکارەکەی چیە جەهل یعنی ئەو کەسە کە زانست و زانیاری پێ نییە بۆیە شەریک بۆ خوای پەروەردگار بڕیارەدا ئەگینا علمی پێبێ خوا بناسێ ڕوو بکاتە خوا ئەوە بڕیار نادات. پێغەمبەر لوط عەلەیهی سەلام کە نەسیحەت و ئامۆژگاری گەلەکەی کە تاوانێکی زۆر ناشرین و قێزەونیان کردووە ڕەبتی تاوانەکەی ئەوان لەگەڵ جەهلا بەل ئەنتم قەوم تەجهەلون پێیان ئەڵێ ئێوە کە ئەم کاراکەن ئێوە جاهیل و نەزانن هەڵگری سیفەتی جەهلن بۆیە ئێوە ئەم تاوانە ئەنجامەن. خوای پەروەردگار لە سوورەتی ئەحزابە کە باسی شێوازی هاتنەدەری خوشکان و ئافرەتانەکات ئیماندارانەکە ئەگەر ئافرەت کە دێتە دەر لە ماڵ بە شێوەی شەرعینەیە بە شێوەی ناشەرعی بێتە دەر لە جەهلەوەیەتی ئەم هەموو دیاردەی لەگەڵ ڕێزمە ئەم هەموو دیاردەی ئەوەی پێوترێ قورئان ناویناوە تەبەڕوج دەرخستنی جوانی ئافرەت ئەو هەموو دیاردە کە ئەبینی یعنی ئەبینی زۆر بێباکانە ئافرەتێک زۆر طبیعی دێتە دەر جاری وا هەیە هەزار کەسەی بینێ لە هەندێک شوێنی گشتی و ئەوانەیە زۆر طبیعیە لای خوای پەروەردگار لە قورئانە ڕەبتی ئەم تاوانە لەگەڵ جەهلە ئەکا ولا تەبەڕەجنە تەبەڕوج الجاهلیەة الأولى کەواتە هەموو گوناهێکە ئینسانێکە هۆکارەکەی جەهل و نەزانینە جایا جەهل و نەزانینە هەر بە ئەسڵی گوناهەکە یعنی هەر نازانێت کە ئەمە گوناهە کە ئەوەیان عقوبەکەی کەمترە یا ئەزانێ و بەڵام ئامادەیە گوناهەکە هەر ئەنجام بدات. شێخ الئیسلام ئەفەرمێ ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ جەهل بەپێی دەقی قورئان و سوننەت جەهل بە دووش دەڵێن یا کەسێک شتێک نازانێ ئەمە کە نەزانێ و نەزانینەکەیشی بەبێ پاساو یعنی بڵین پاساوی شەرعی هەیە و عوزرێکی بۆ دانن ئەوەی لە شەرع پێوترێ العوذر بالجهل عوزرێکی هەیە کەسەکە ئەمە تاوانەکەی کەمترە بەڵام هەندێک جار کەسێک ئەزانێ و تاوانەکە یعنی سەخۆ لە وڵاتی ئێمەیە ئەو خەڵکی گوناه و تاوانەکە ئەی بینی بەم ڕۆژگارە گوناه ئەکرێ نازانین گوناهە. چەند موسڵمانمان هەیە شەو نییە تەماشای بۆ نمونە ڕەگەزی بەرامبەر نەکات تر هەر کامێکیان بێ یعنی ئێمە زۆر موسڵمانمان هەیە نوێژی بەیانی بە جەماعەت نافەوتێ بە ساڵیش بەڵام زۆر طبیعی لە لای ئەوا دانیشە تەماشای فیلمێک بکا کە ئافرەتی سەرڕوت و مڕوت و ئەوانەی تیاوێ ئەمە لە هیچ دینێکا جایز و ڕەوایە شتیوە یعنی جاری وایە هەندێک خەڵکی خۆمان هەر فێر بووە ئەمە بۆ خۆی نەکبەتیە بەڕاستی ڕوتێک ئەڵێ هەواڵە با بخۆ کە هەواڵە خوێن تۆ معنای وانی حەڵاڵە تۆ دانیشی ئاوە تەماشایکەین لەم ڕۆژانەیە برایەکم بینی لە شوێنێک لە دوکانەکەی خۆیان کە ئەزام نوێژی جەماعەتی نافەوتێ زۆر بەیانیانیشدا ئەنیشێ تاوەکو دەرچوونی خۆر و ئەوانە ئەو زکر و عیبادەتە کە زۆر گەورەیە بەڵام ئاوا دانیشتە بوو چاوی بڕۆ بە چاوی ئەو ئافرەتەی کە هەواڵی خوێندەوە هەموو سەر و مل و ئەوانەی ڕوود بوو باش ئەمە لە تەورات و ئینجیل شاخوار ڕێگەی نەداوە ئینسان ئاوا دانیشێ بە ئارەزوی خۆی تەماشای ڕەگەزی بەرامبەری بکاو بڵێ ڕەوا و جایزە بۆم زۆر خراپە ئەمە بەڕاستی ئەمە خۆزانی حرامە لی بپرسە ئەوە حرامە یان حەڵاڵە وڵا لە هیچ مەزهەب و دینێک کاشتی وامان نییە حەڵاڵ بێ من و تۆی بڵێن نێری نەدانیشین ئاوا بە ئارەزوی خۆمان تەماشای ئافرەتێک بکەین چاو ببڕین نەچاوی هەر لە هیچ دینێک کاشتی وان نییە ئەی بۆوە ئەکا ئەم کەسە جەهلە ئەوە جەهلێکە کە علمەکەی نەیگەیانۆتە ئاستی عەمەل کەواتە وەکاری یەکەم بریتێ لە جەهل و نەزانین و دوورکەوتنەوە لە زانست و زانیاری بەداخەوەتر ئەوە ئێمە ئەوانەی کە خوێنەوارن و لە ناوەندەکانی خوێندنان ئاگایشمان لە ناوەندەکانی خوێندنە چی بەسەراتوە بە قوتابخانە و بە زانکۆ بەوانەوە کە هەر زۆر وێران بۆ بەڕاستی یعنی ئاسی خوێندن و خوێنەواری خەڵک زۆر لاواز بووە ئەوە یەکێکە لە هۆکارە گەورەکان بۆ ئەوەی کە ئاسی ئیمانیش تەواو دابەزێ کەسێکە ئەگەر ئاەت و حەدیث لە دڵیا بێ و لی تێبگا و ماناکەی بزانێ حتمەن کەمتر گوناهەکە کەسی ئاگای زانست و زانیاری هەبێ ژیان نامەی پیاوچاچێ ژنچاچێکی خوێندن بێتەوە ئاوە ئامادە نییە شەوان دانیشێ سەعاتێک و دوو سەعات تەماشای مسەلسەل و زنجیرە دۆبلاژ کراوەکان کات چونکە ئەزانێت کە ئەمە لە دینەکەیە ڕێگە پێدراو نییە و خوای پەروەردگاریش مرۆڤی بۆ ئەوە دروست نەکردووە. هۆکار و دیاردەی دووەم بریتێ لە بێئاگایی و کوشتنی کاتەکان بە شتی زۆر بێنرخ مرۆڤ بەڕێزە لە لای خوای پەروەردگار ڕێزی ئێمەش کاتێکە کە بزانین ئەو کاتانە چۆن بەسەرەبەی ئەگەر ئاوامان لێ بێ ئەم جیلەی کە ئێستا بەڕێوەیە و پێ ئەگا و ئەو براوخشکە بەڕێزانەمان لە ناوەندی و ئامادەی و ئەو جیلەی کە پێ ئەگەن ئەوەی کە نرخینێ لەلایەن کات ئێستا ئەمانەی تریش خەریکەوامان لێ بێ خەڵکەکەی تریش خەریکەوای لێ بێ خەڵکیشی خوێنەواروانە ئەوەی کە نرخینێ لە لای بریتێ لە کات یعنی چەندمان هەیە منداڵەکانمان باڵغ بوون
ئێتر کەوتە باڵغ بوون ئەمە حسابی جیاوازە لەگەڵ مناڵەکە کەسێک کە بوو بە باڵغ ئەمە لە شەرع پێڵێن مکەلەف یعنی ئێتر ئەمە جێی ڕێزە خوای پەروەردگار دواندن و خیتابی خۆی ڕوەکاتە ئەم مرۆڤ کە باڵغ بوو خوای پەروەردگار زۆر ڕێزی لێگرێ بەڵام ئەم مرۆڤە جاری وای هەر نازانێت خوای پەروەردگار بۆچی دروستی کردنەوە 5 سەعات دانیشێ بە دیارە و ئەنتەرنێت و ئایپاد و تەلەڤیزۆن و زۆر تەبیعیە لەلای بەڵام بڵێ هەفتەی یەک شەوێک دەرسمان هەیە دەرسێکی قورئان و تەجویدمانێ قورئان و تەفسیرمانێ ڕەنگە ئامادە نەبێ بەڵێ ڕۆژانەیەک 10 دقیقە قورئان بخوێنەوە ڕەنگە ئامادە نەبێ زۆر بە ئاسانی کاتەکان ئەکوژین و ئەیبەینە سەر زۆر بە خێرایی شەڕوا کاتەکان بەڵام ئینسان جاری وایە لە هەفتەیەک تەماشاکە کە نزیکەی 170 سەعاتە هەفتەیەک ڕەنگە سەعاتێکی نەبێ کاری باشتیا کرد ئەگەر فەرزەکانی لێ دەرکە یعنی سەعاتێکی نییە بەڵام چەند سەعاتی هەیە لە شتێکا بردوێتە سەر کە هیچ سوودێکی نییە بۆی چی سوودێکە لەوەی کە برایەک خوشکێک 2 سەعات 3 سەعات تەماشای تەلەڤیزۆنیا فەیسبووک هەر شتێکی ترەکە چ قازانجێکی دەستکەوت چ بەرژەوەندیەک ئەگەر جوولەکە کە عاقڵن بۆ ئیش و کاری خۆیان ئەگەر عەقلیان هەبێ هەر ماڵە مسلمانێک ئایفۆن 7 ئەمە ئێستا دەرچوو ئەخیریان ئایفۆن 7 وانە ئەگەر عەقلی هەبێ هەموو ماڵێکی مسلمان چەند ئایفۆن 7 بۆ نێرێ جیهازێکی ئەنتەرنێتشی بۆ نێرێ خەڵاتی شێداتێڵێ بۆ خۆت خەریکی ئەنتەرنێت بە زۆر قازانجێتی ئەمە زۆر قازانجێتی من و تۆی مسلمان بین ژیانمان بریتی بێ لە بەسەربردنی کا لەگەڵ ئەنتەرنێت ئەگەر ئەنتەرنێت بۆ بێ ئینسان سوودی زانستی ئەوانەی لێوەرگرێ زۆر باشە بەڵام بەداخەوە یعنی زۆر جاروای لە تۆ خەڵکێکی زۆر دوور لە علم خەریک ئەنتەرنێت تۆ چی ئیشێکت بەم ئەنتەرنێت هەیە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەم کەسە ئیمانی زۆر لاواز بووە عادەتەن هەروە بۆ لە کوردەواری ئەمە ئەو کەسانی کە ماندوو بوون کرێکاریان کردو لە بەیانی تا ئێوارە کە نوێژی عیشایان کردو یەکسەر خەوتون تەواو پێی نەماوە ماندوو بووانە ئێستا کرێکارە قوربە سەرەکانمان ئەوانەی کە لە بەیانی و تا ئێوارە لە دوکان و لە کرێکارین و ئیشی قورسەکەن دێتەوە وڵا خەتێکم کڕیوە و ئەمە زۆر خۆشە و پێشکەوتنە و فەیسبوک و برادر و نازام چیم بۆ دێ و ئێبا چی قازانجێکت کرد لەمەیە غەیری زەرەر یعنی لەبەرەوە یعنی ئەوە دیاردەیەکی زۆر زەقە لە ناو موسڵمانانە کوشتنی کات بە شتێک کە هیچ سوودێکی نییە خۆ ئینسانی ژیر و عاقڵە بێ بپرسێ لە خۆی هەمومان کە ئەچینەوە بەردەست خوای پەروەردگار هەمومان ئەچینە بەردەست خوای پەروەردگار یەکێ لە پرسیارەکان کە خوا لە من و تۆ و لە هەموو کەسێکێکە کاتەکانە بەچی بەسەر برد ئەو تەمەن و عمرەی کاتە بەچی بەسەر بردووە و ناکری ئینسان بێ بڵێ خوایە من هەموو شەوێ 3 سەعات سەیری فەیسبوک مەکرد ئەی قورئان وڵا ڕەمەزانی لێ بترازایەتر قورئان ختم کردن و خوێندنەوەی قورئان وانە نەما ئەو نیشانەی ئەوەیە کە ئەوەی مان چۆن لاواز نابێ ئەو کاتە ئەو مرۆڤەیش وەکو ئەو ئالەت و ئامێرەی لێ دێ نرخی مرۆڤ لەوەیە کە خاوەن ئیمان بێ و خاوەن عەقڵ و ژیریش بێ ئەم شاشەیە هەردوو شتەکە ئینسان نایڵێ ژیری و بیری نایڵن و ئیمان و دیندارەکەیشی لاواز ئەکەن هۆکاری سێیەم و دیاردە و هۆکار طبعا من دیاردە هۆکارەکانم تێکەڵاو کرد لە هەندێک کتێبا جیاوازن بەڵام زۆر نزیکن لێ سێیەم هۆکار لە هۆکارەکانی لاوازی ئیمانیا وەکو دیاردە بریتێ لە جوان ئەنجام نەدانی عیبادەتەکان و سزبوون تێیدا یعنی زۆر براو خوشکمانەی لێ وڵای من چەند بەیانیانیش خەبەرم نابێتەوە بۆ نوێژ جاری وایە گەڕەکێک 50 ماڵی هەیە بۆ مزگەوتێک ئەم 50 ماڵە لای کەمی 50 کەسی تیایە نوێژی بەیانی فەرزە لەسەری چەند کەسەچێ بۆ مزگەوت لەو گەڕەکەیە ئەوە بۆ نوێژەکانی تریش هەروە بۆ عیبادەتەکانی تریش هەروە بۆ هەندێک عیبادەت کە خەڵک گورج و گۆڵە نا بۆ باقیەکەی ئەگەر کەسێک گورج و گۆڵ بوو بۆ عیبادەتەوە نیشانەی ئیمانیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمی ئیذا ڕەئەیتم الرەجوڵ یعتاد المەساجد ئەو المەسجد فاشهدوا له بالئیمان ئەگەر کەسێکتان بینی زۆر گورج و گۆڵ بوو بۆ مزگەوت ئەچوو و لە پەیامی مزگەوتیش حاڵێ بوو چونکە زۆر کەسمانەیە بەداخەوە دێ بۆ مزگەوت بەڵام لە پەیامی مزگەوت حاڵی نەبووە لە پەیامی نوێژ حاڵی نەبووە ئەگەر کەسێکتان بینی هاتوچۆی مزگەوتێک کرد سەردانی مزگەوتێک کرد ئەوە شایەتی ئیمانی بۆ بدەن بە پێچەوانەوە ئەگەر من و تۆ نەمانتوانین عیبادەتەکان بە تایبەتی فەرزەکان یعنی ئەگەر مسلمانێک 5 بەیانی و 6 بەیانی لەسەر یەک نوێژێکی بەیانی لە جێی خۆیان بۆ نەکرا نوێژێکی خەوتنانی لە جێی خۆیان بۆ نەکرا نوێژێکی سونەتی بۆ نەکرا مانگێ جارە نێتوانی شەوێ شەو نوێژ بکە ئەوە ئەبێ بزانێ خەلەل هەیە لە ئیمانەکە خەلەل هەیە لە گەورەترین شتی ژیانە چونکە لای ئەمەی مسلمان بە نرخترین شت ئیمانە وەکو ئاماژەم پێکرد کە خەلەل هەبوو لەم ئیمانە تا ئەبێ غەمی خۆت بخۆی ها ئێستا ئەگەر بە ڕێزێک دوور بێ لە ئێمە ئەگەر کەسێک لە ئێمە پێی بڵێن ئەوە فەحسە بۆ کراو نەخۆشی سەرەتان تێتر ژیانی لێت یەکەچی ئەم کەسە تەواوێتر ئەوە نەخۆشی قورسەکەیەتی و چی ئەوانە هەر زۆر بێتاقەتە بێ چونکە هەستەکە ئێتر ئەوە تەواو ژیانی لە مەترسیایە
بەڵام ئەمەی کە کەسێک بە ئاشکرا تاوانێکی گەورە ئەنجامەدا، تاوانی گەورە دووشتە، یان وازهێنان لە فەرزێک یا کردنی حرامێک بە ئاشکرا. ئەمە زۆر لەو سەرەتانە خراپترە بۆ دینداری، بۆ ژیانی ئینسان. ئەکرێ ئەو سەرەتانە زۆر جار ببێتە مای خێر بۆ ئەو کەسە، خوای گەورە بۆ ئەو سەرەتانە و لەو عەبدەی خۆشە بێ. عەبدێک تاوانی زۆرە و چاکەیشی کەمە و موسڵمانە، بەم سەرەتانە خوای پەروەردگار ڕەنگە بیبا بۆ بەهەشت، هیچ کێشەیەکی بۆ نابێت، سەبری هەیە و لەسەری و هیچ ناشکرێکی خوای پەروەردگار ناکە، خوای گەورەی با بۆ بەهەشت. بەڵام ئەمە کە ساغی و نوێژی بەیانی ناکەی و عیبادەتەکان ناکەی و سسی لە عیبادەتەکانە، شەوگارێکی دوور و درێژ. براو خوشکە بەڕێزەکان، ئەزانن لە قورئانە خوای پەروەردگار وەزیفەی ئەم شەوگارە دوور و درێژیشی بۆ من و تۆ دەستنیشان کورد ئێمە پێی نازانین. خوای گەورە لە قورئانە فەرمێتی ومن الليل فاسجد له وسبحه ليلا طويلا. ئێستا شەوگار زۆر درێژە، سەعات حەوت ئێمە لە هەموو شتێکی عیبادەت بووینەتەوە، یەک عیبادەتی فەرز نەما. وایە لە زۆر ماڵی مسلمان پرسە سەعات چەندە خەوی، ئەڵێ بەخوا یەک 12، ئەگەر بڵێ 11 خۆم هەندێک لە هەندێک شوێن گاڵتەی پێکەن. سەعات 11 بخەوی ئەزانین چەند سەعاتت لە شەوا هەیە، 4 سەعات. ئەو عیبادەتی کە خوای گەورە بە من و تۆ فەرمێ ومن الليل فاسجد له 11 ڕکات نوێژە، 11 ڕکات نوێژ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ خوێندنی بەعزی قورئان وانەیە 11 ڕکات نوێژ زۆر لەسەر خۆت بکە بە شوێنەی ڕکوع و سوجودێکی جوان بەرە. ئەگەر قورئان ئەزانی هەر ڕکاتێ لاپەڕێ قورئانیش بخوێنە ناچێتە سەعاتی. ئەی چەند ئەم 4-5 سەعاتەی تر خۆ بێ لە خۆت برسی ئینسان بەچی بەسەری. ئەم شەوگار درێژی کە هەیە بە تایبەتی ئەم وەرزەی کە ئێستا ئێمەی تێدان، شەوگار زۆر درێژە. قورئانە فەرمێ فاسجد له وسبحه ليلا طويلا. بەڵام بەداخەوە ئێمە واین چەند سوجدە بۆ خوای پەروەردگارە بین. دیاردەی چوارەم لە دیاردەکانی لاوازی ئیمان کە زۆر ئەمە زۆر بە ئاشکرا ئەکرێت، کە ئەمە زۆر کێشەیە، کردنی گوناه بە ئاشکرا. یعنی کەسێک بە ئاشکرا گوناه بکە. باوەڕتان بێ من گەنجم لە ناو مزگەوتە ئەو مۆبایلەی پێ بۆ تەماشایشتی خراپی کردووە، کەواتر ئەو پەڕێتی، یعنی ئەو پەڕی حیساب نەکردنە بۆ خوار. ئەوەی کە خوای گەورە لە قورئانە فەرمێ فما أصبرهم على النار. خوای گەورە کە باسی ئەو کەسانەیە کە گوناه بە ئاشکراکەن، خوا فەرمێمانە دیارە زۆر بە سەبرن لەسەر ئاگر، زۆر جەریئن بۆ ئاگر، زۆر جەریئن بۆ شکاندنی سونیرە. چۆن ئینسان جورئەتەکە لە ناو مزگەوت تاوان بکە، هەرچەنەوە ئەو تاوانێکە ناخۆ خەڵکی تریشمانێ لە مزگەوتەکە غیبەتی مامۆستا کاوانیە. لەم شوانەیە من لە مزگەوت نوێژمە کرد، مامۆستا تاخیر بخۆ، مامۆسایش بەشەرە و ئەرچی کۆمەڵایەتی هەیە و ئەچێ بۆ سەردان و یەکسەر دوو نوێژ خوێن کردیانە غیبەت مامۆستا. باشە غیبەت تاوانێکی زۆر گەورەیە، زۆر خراپە. چۆن لە ناو مزگەوتا جورئەتەکەی غیبەت بکەی؟ کەسێکیش کە خزمەتەکە، خزمەتی دین و ژینتەکە، کە ئەسڵ وایە مامۆسایانی ئاینی بەو شێوازە بن. جا کردنی گوناه بە ئاشکرا زۆر خراپە. ئەمە زۆر خراپە کەسێک جورئەتی ئەوە کە کەناڵێکی فەزایی ڕسمێگرێ و دێ بە ئاشکرا گۆرانی بۆ خەڵکەڵێ. کچیشە جاری وایە وانە؟ جاری وایە بینی ئافرەتێک ئەمە جورئەتی ئەوە بکات کە بە ئاشکرا گوناه بکە، ئەمە زۆر خراپە. یا ئەبینی کەسێک زۆر بە ئاشکرا کە ئێستا لە کۆمەڵگەیەمە کەسێنە پینەوترا بێت جگەرە حرامە، کەسێکی موسڵمان و نوێژخۆن زۆر بە ئاشکرا قوم لەو جگەرەی ئەدا. با ئەو بەڕێزانە جۆگرن بۆ ئەم فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ كل أمتي معافى إلا المجاهرين. ئەفەرمێ خوای گەورە لە هەموو ئومەتی من خۆشە بێ، یعنی ئەوەی کە موسڵمانە و شایەتومانی هێناوە و موحیدە و ئیمانی هەیە با تاوانی شێ بێ، خوای گەورە هەر لێ خۆشە بێ، درەنگ بێ یازوو إلا المجاهرین. بەس ئەوانەی بە ئاشکرا گوناهەکەن خوا لێیان خۆش نابێ. چەند کەسێ بە ئاشکرا ئێستا مۆبایلەکەی ڕسمی ڕووتی تایە. لەوە سەیرتر، یعنی من فەیسبوک و ئەو شتانم نییە، ئەوە ڕەنگە لە هەندێک شوێن عیبیش بێ کە کەسێک بڵێ فەیسبوکم نییە، بەڵام لای من عیب نییە. بەس لەو ڕۆژانەیە ئەو ڤایبەر ئەوانەتان کە زۆربەتان ڕەنگە شارەزابن، زۆر کەس لە خەتی ڤایبەرەکەی ڕسمی داناوە. باوەڕتان بێ خەڵکی ئالی مزگەوت ڕسمی خۆی و خێزانی خسۆتە سەر ڤایبەرەکەی، کە ڕقەمی لای چەند کەسێ بێ تەماشای کە خێزانیشی جوان میکیاجێکی کردو تەماشای کردو. ئەوە مجاهرینە، ئەوە كل أمتي معافى إلا المخوای گەورە چۆن لەوە خۆشە بێ، یعنی بە ئاشکرا. ئەوە کەسێکی تر قوتابی زانکۆیە، دایک و باوکی ئاهلی مزگەوتن، خۆشی ئاهلی مزگەوتە، لەسەر فەیسبوکەکەی ڕسمی کوڕ و کچێکی داناوە، کوڕەکە کچەکە ماچەکە. ئەوە مجاهرینەوە زۆر نەکبەتیە، ئەمە زۆر کێشەیە ڕووی تێکردوین. یعنی تۆ وەرە دایک و باوکێکی موسڵمان، خۆت ئاهلی جومعە و جەماعەت قورئان خوێن، لە حیزبێکی ئیسلامی بی، لە ناو موسڵمانان نابی، لە کوڕ و جەمعێکی موسڵمان، ئەوە فەیسبوکەکەت، ئەوە ڤایبەرەکەت ڕسمی کوڕێک ماچی کچێکەکە و کۆمەڵە قسێکی لە ژێریان نووسیوە ئەوانە. ئەوە ئینە من المجاهرینە. ئافرەتێکی موسڵمان یا ماڵێکی موسڵمان، خێزانێکی موسڵمان، کچەکەی باڵغ بوو لە ئامادەی ئەخوێنێ و لە زانکۆ و ئەوانەیە، دایک و باوکی موسڵمان پانتۆڵیان بۆ کڕیوە.
بڕۆ لە هەر چوار مەذهبەکە ئێمە غەیری چوار مەذهبەکە مەذهبی تریشمان هەن وانە بڕۆ لە غەیری چوار مەذهبەکە بڕۆ لە زەیدی بپرسە لە شیعە بپرسە لە هیچ دینێکە حەڵاڵە ئافرەت کە دێتە دەر بە پانتۆڵە بێتە دەر لە هیچ دینێکە حەڵاڵ نییە بەوە نەسی لەسەرە ئەوەی باوەڕی بە ڕەسوڵ الله عەلەیهی السەڵاتو وەسەلام مەزانێ لە ئیمان ئێمە ئافرەتە بۆ بەم جلانەوە دێتە دەر ئەوە نیشانەی ئێوە گەیشتوتە لوتکەی گوناه لوتکەی لاوازی ئیمانە ئەمە گەیشتوتە حاڵەتێ پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمێ خوا لەمە خۆش نابێ اینجا هەیە شانازیشی پێوەکە یعنی سەجاری وایە بڕۆ لە ناو بازار و فەرمانگەوانە بپرسە خەڵک دێ باسی چیەکە بۆ ئێڵێ ئەمشەو فلیمەکەت بینی ئەوانە ئەڵێن لە بەعزێک شوێنە باسی ئەوەی شەکەنانە مامۆستای ئاینی جێتی ئەمشەو بینیتان فلیمەکە چی کرد لە وتاری جومعە یعنی بۆ خۆی سەیری فلیمەکەی کردووە ئەمە زۆر کێشەیە تۆ بیت لە تەماشای فلیمێکی حرام بکەی ئەم جاربی باسیشی بکەی ئەمە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمێ كل أمتي معافى إلا المجاهرين خوا لە هەموو ئومەتەکەی من خۆشە بێ ئەوەی کە مسلمان و موحیدە إلا ئەوانەی بە ئاشکرا گوناهەکەن چەند مانوامان لێ هاتووە ئەمە زۆر خراپە ئەمە گەیشتۆتە ئاستێکی زۆر خراپ ئەم جار تووڕەنەبوون لە ئاستی گوناهە یعنی زۆرمان لە ماڵەوە دانوشتوین کوڕەکەمان کچەکەمان قسە تێسەی شتێکی زۆر ناشەرعی یا لێ معلومە کوڕەکەت کچەکەت فەیسبووکەکەی شتی خراپی تایە مۆبایلەکەی شتی خراپی تایە بێدەنجی لە ئاسیانە کورە چی لێکم وەڵای مامۆستا عالەم هەموو وای لێ هاتوو خۆدەسەڵات نییە ترەوە بۆ بە ڕۆژگارەوە زۆر خراپە کەسێک ئیمانەکەی بگاتە ئاستێک منکەر بە بەرچاوی ئەکرێ و هیچ قسەیەک ناکە ئەوە بۆ خۆی دانیشتۆ لە پەنایە چەند گوناه ئەکرێ و چەند گوناه تەماشا ئەکرێ و هەر زۆر بێدەنگیشە لێی زۆر خراپە بەڕێزانەزانن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام نەیەشتووە لە ماڵیشیان مناڵیش حرام ئەنجام بە نەیوتۆ ئەمە مناڵەوت خوا لێی گەڕێن و تەکلیف دێت ئێمە فێرە بێ ئەها حەسەن دەنکە خوڕمایەکە لەگرێهین چییە دەنکە خوڕماکەی بەیتولمالە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم کا بەدەستیا لێسەنە ئەڵێ حەڵاڵ نییە بۆ ئال و بەیتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام یەکسەر پیفڕێ ئەبێ من و توێش ئاوابی مناڵەکەت کە تەماشای فلیمێکی خراپەکان ناگرێت توێش بێی لەگەڵا دانیشە و تووشی زۆر کێشە ئابی جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام باسی ئەم ڕۆژگارەمان بۆ کە عومەری کوڕی خەتاب دوای وەفاتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕۆژێک لەگەڵ هاوڵانە دانیشتە بوو فەرمووی چه حەدیثێکمان بۆ جێڕێتەوە دەربارەی ڕۆژگاری خراپ فیتەن حذەیفە فەرمووی من فرمودەیەکم لایە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی تعرض الفتن على القلوب كالحصير عودا عودا پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی خراپە و گوناه و تاوان ڕوو ئەکاتە مسلمانان طبعا خراپە یەکسەر ڕووکاتە دڵ شوێنی چاکە و خراپەیشە ئەفەرمێ وەکو حەسیر چۆن ڕوو ئەکاتە ئینسان چۆن کەسێک کە حەسیر دروستەکە تەڵتەڵ دروستەکە تەڵتەڵە حەسیر ئەوە عودەن عودەنە فەرمێ ئاوە هەتاوەکو حەسیرەکەی تەواو دروستە بێ ئیمامی نەووی تەفسیرێکی تری هەیە بۆ ئەمە فەرمێ عودەن عودەن چۆن کەسێکە لەسەر حەسیر ئەخەوێ یەکسەر دوای شوێنی حەسیرەکە بە گیانەوە دیارە حەسیر کە لەسەری ڕائەکشەی شوێنەکەی بە گیانتەوە دیارە فەرمێ تاوانەکان فیتەن ئاوا بە ئینسانەوە دیارە کە تاوانی کردووە خراپەکان جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی فأي قلب أشربها نكتت فيه نكتة سوداء ئەمە ئەم ڕۆژگارەیە تەلەڤیزۆن فیتنەیە بازار فیتنەیە هەموو فیتنەی تایە ناشتی باشیشی تایە خۆ باسی ئەوە شتە خراپەکانەکەین خراپە زۆر بڵاو بۆتەوە وەکوتم لە ناو مزگەوتەکەی دانیشتی بۆ نوێژ و عیبادەت و ئەوانە تاوانەکرێ غیبەتی مامۆساکرێ غیبەتی خەڵکی ترەکرێ ڕقی لە مسلمانە سڵاو لە مسلمانە ئەمانە هەموو تاوانن پێغەمبەر صلی الله عەلەیهی فەرمی فأي قلب أشربها نكتت فيه نكتة سوداء هەر کەس تووشی ئەو خراپانە بوو ئەوە دڵی نوکتەیەکی ڕەش خاڵێکی ڕەش لەسەر دڵی ئەنووسرێ وأي قلب أنكرها نكتت فيه نكتة بيضاء هەر دڵێکیش بەگژی گوناها بچێتەوە ئینکار لە زمان یعنی بەگژا چوونەوە ئەنکەڕەها یعنی بەگژیا بچێتەوە نێلێ ئەو گوناها ئەنجام درێ من و تۆی مسلمان نایرین ئەو گوناها لە ماڵمانە ئەنجام درێ هەر ئەبێ کەناڵەکەیش بسڕیتەوە کازانیم کەناڵەشتی خراپ پەخشەکە نەکەر بڵێ سەیری ناکەم ئەبێ ئەو کەناڵانێشی کەشتی حرام پەخشەکەن لە ماڵتان نەبێ چونکە هەرچیە بێ ئینسان شەیتان وازی لێنانە جا پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی کەسێ بەگژیا چۆیەوە ئەوە دڵی سپی و خاوێ نەبێتەوە ئەفەرمێ ئەمەی ڕەشەکە وەکو چی لێدێ کەلکوزی مجەخیەن ئەفەرمێ وەکو گۆزەی سەر بەرەو خواری لێدێ ئاوا گۆزەیە کە ئاوای لێ بکەی ئیمامی نوێ فەرمێ گۆزە کە ئاوا بێ چەنی ئاەتێکەی هەر دێتە خوار دڵێکیش کە زۆر گوناهی کرد چەندێ قسەی بۆکەی چەندێ ئاەتی بۆ خوێنیتەوە چەندێ حەدیسی بۆ خوێنیتەوە ئەم دڵە هیچ کاریگەریەکی لەسەر دروست نابێ بۆ ئەمە ئەوەندە گوناهی کردووە دڵی ڕەش بۆتەوە زۆر جار من و تۆی مسلمان ئەبینین ئەو برایی لە مزگەوت لەگەڵمانایە ئەو خوشکەی کە ئەهلی دینە کچی مامە حاجێ کچی مامە شێخە ئەبینی تاوانێکی زۆر گەورەکە لێت پێت سەیرە ئەڵێ باشەوە بۆ
باش ئەمە هەموو قسە خێرا ئەدرێ بە گوێی خەڵک، ئەمە هەموو کەناڵە هەیە، ئەمە هەموو دەنگا هەیە، ئەمە هەموو سایتە باشە هەیە. بۆ خەڵک کاریگەری ئەمە ئەو دڵەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەوەندەی گوناه کردووە وەکو گۆزەیەک چۆن ئاوای لێ بکەیت چەنی ئاوی تێکەی سوودی نییە. ئەم قسەی خێر و خوێندنەوەی قورئان و فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام قسەی خێرە، دڵێک کە ئاوای لێ هاتبێ نایگرێ، بێ دڵەکە وەکو خۆی مابێتەوە گۆزەکە، ئەمجار ئاوەگرێ و سوودی لێ وەرەگرێ. هۆکاری پێنجەم، هۆکار و دیاردەی پێنجەم بریتێ لە خۆشویستنی دنیا و ڕۆچوون لە مەلەزات و خۆشیەکانی دنیا و ئیسرافکردن لە خواردن و خواردنەوە و بەرگ و لیباس و ئەم جار دواتش چلوچی و ڕەزیلی. ئەمە بەڕاستی کارێکی خراپە، چونکە زاناکان و تویانە دووشت دینی ئینسان تێکەدا. یەکێکیان بریتێ لە شەهەوات، لەزەتەکان، ئارەزۆکان، ئەوەی کە خوای پەروەردگار بە سروش مرۆڤی وا دروست کردووە حەزی لە کۆمەڵێک شتە ئەبێ هەوڵدات ئەو شتانە بە حەڵاڵ ئەنجامبانە وەک لە ڕێگەی حرامەوە. و بەشی دومیشان بریتێ لە شوبهات. شوبهات گومانە. ئێستا کە ئەوە دواتریش ئاماژەی پێەکەم، هەندێک کەناڵ شەهەوات پەخشەکە، ئەو کەناڵانی کە من و تۆ تەمەنمان بۆی سەرفەکەین شەهەوات پەخشەکە، مەسەلەن شتی دوو لە ڕووی جەنابتان، شتی ڕوت پیشانەدا، فلیمی خراپ پیشانەدا، قسەی خراپ پیشانەدا، شتی خراپەڵێ کە ئەمە بەشێکە لە شەهەوات. هەندێک لە کەناڵ ئیشان بریتێ لە شوبهات و ڕوژاندنی گومان، دێ لەبەرەوەی لەم کاتەیە کە خەڵک لە ڕۆچووە لە قەیرانە، خەڵک وەزعی زۆر خراپە، وەزعی دارایی خەڵک زۆر خراپە، خەڵک حاڵەتمان زۆر خراپە، ئەو لەبەرەوەی بێت چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بکە. ئەو خوای گەورە بۆ لە قورئان باسی کەنیزەکەکە، ڕەنگە بەرنامەکەشی ناو نابێ ناوێکی زلوانە، دێ ڕەخنە لە ئاەتەگرێ. ئەمە کە من و تۆ دانیشین و علمیشمان پێ نییە و لە شەرعەکەی خۆشمان تێنەگەیشتون وەکو پێویست، ئەمە زەرەرەدا لە دینەکەمان. جا ئەمە خاڵی پێنجەم قسەمان لەگەڵ شەهەواتەکەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هاوڵانی فەرمووی ئیاکە وەتەنەعوم، نەکەی لەو تەمەنە کورتەی ژیان تا هەموو ڕابواردن و مەلەزەتەکانت بەسەر بەری. جیاوازیەکی من و تۆی موسڵمان لەگەڵ خەڵکی بێباوەڕا ئەوەیە، خەڵکی بێباوەڕ هەرچی لەزەتیە لە دنیاە تەواوێکە، بەڵام من و تۆی موسڵمان نابێ ئاوها بین. خوای گەورە لە قورئانە فەرمێ ئەذهبتم طیباتکم فی حیاتکم الدنیا، لە ڕۆژی دوایە کە خەڵکی خراپ ئەچێتە دۆزەخەوە، خوای گەورە فەرمێ ئێوە خۆشیەکانتان لە دنیاە برد. یعنی کەسێک کە ئامادە بۆ چاوی حەزی لە هەرچێ بۆ کردوێتی و ورجی حەزی لە هەرچێ بۆ کردوێتی و گوێی حەزی لە هەرچێ بۆ گوێی لێگرتووە و جرفانی حرامی تێکردووە لەزەتەکان، ئەمە هەمووی برد لە ڕۆژی قیامەتە خۆشی بۆ نامێنێتەوە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی فەئین عیباد الله لەیسوا بالمتەنعمین، بەندەکانی خوا نایەن ڕۆچن لە ناز و نیعمەتە خۆشەکانە. طبعا خوای پەروەردگار دنیای دروست کردووە بۆ ئەوەی کە من و تۆ لەم دنیای ڕابێرین، چێژ وەرگرین، بەڵام لە ئاستی حەڵاڵە و بە پێی پێویست. لە پێویست دەرچووە کارێکی خراپە. من لە ماڵی موسڵمانە بینیومە یەک ئافرەتی تیا بۆ ماڵە موسڵمانێک 20 پێڵاوی تیا بووە، 20 پێڵاوی ئافرەتان لە یەک ماڵێکە. ئەوە حەڵاڵە شەرعیە بۆی؟ نا، ئەوە ئەوەیە کە خوای گەورە فەرمێ وەکول وەشڕەبوا وەلا توسریفوا، ئەوەش ئەو قەیرانەی بۆ دروست کردین کە ئێمە پێشتر ئاوا بووین. خەڵکێک کە پارەی زۆر هاتۆ تا باخەڵی و زۆریش پێوەی ماندوونە بۆ مەعاشێکی زۆری دراوەتێ، لە یەکگەڵگەن یەکەم تەعینا ملیۆنێکی پێدراوە، چۆتە بازار، کوڕێکی برادرم دوکانی پێڵاوی ماوەسا خەڵکی وا بوات 5 جووت پێڵاوی بەیەکەوە کڕی هەر بۆ خۆیشی. ئەخەمە بۆ موسڵمان ڕەوانیە. ئەمە کەی دروستە؟ ئینسان بەم شێوازە لە حەڵاڵیشە ئەمە دروست نیە، ئەم ئیسرافە. بەڵێ کام شتە جوانە بۆ خۆت بیپۆشە لە بەریکە چێژی لێ وەرگرە، بەڵام لە سنووری خۆیە. ئەگەر ئینسان زۆر زیاد ڕەوی کرد ئەو کاتە وردە وردە ئیمانەکەی بەرەو لاوازبوونەچێ، ئەوەندە دڵی لای ئەوە بێ، دڵی لای ئیمان و باوەڕەکەی نابێ. دیاردە و هۆکاری شەشەم سوک تەماشاکردنی موسڵمانە، یان کافرکردنیانە، یان دژایەتیکردنیانە، یان دڵخۆشبوونەوەی کە موسڵمانان لاواز بن، دەنجی کەم بێنن، کورسیەکانیان کەم بێتەوە. ئەمە کارێکی زۆر خراپە. براوشکە موسڵمانەکان، با من و تۆ وا خۆمان ڕابێنین، ڕقمان لە هیچ موسڵمانێ نەبێ. دوعای خێریش بکە بڵێ خوایە ئەو دڵم ڕقیتیان نەبێ بەرامبەر بە هیچ موسڵمانێ. ئەکرێ من و تۆ ڕقمان لە کەسێک بێ زۆر لە لای خوا لە ئێمە بەڕێستر و چاکتر بێ. بۆ ئەم ڕقە یعنی کارێکی خراپە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ئەوە خراپترین شتە ئینسان موسڵمانی پێ سووک بێ. ئەوەندەی گوناه بەسە ئینسان مسلمانێکی پێ سووک بێ. هەیە بەس خۆی پێ مسلمانە، تەکفیری بەرامبەرەکە، تەبدیعێکە، تەفسیقێکە، لە بازنەی ئیسلامی باتە دەرەڵێ ئەوە هیچ نازانێ، ئەوە مسلمان نیە، ئەوە ئەهلی بیدعە، ئەوە نازام خن. بۆ ئەم کارانە بۆ شتی باش بۆ یەکتر نێنینەوە. یعنی بۆ مەسەلە لەبری ئەوە گومانێکی باش بۆ یەکتر نەبین، ئەو بەڕاستی کارێکی خراپە.
ئەم جار بگاتە ئاسیە کە تۆ دژایەتی مسلمانان بکەیت و تەکفیریان کەیت و خوێنیان بە حەڵال بزانێ، ئەمە زۆر خراپە. ئەمە ئیمان تەواو لاوازەکە، ڕەنگە هەندێک جار بچێ بۆ خانەی شتی تریش بۆی ئینسانی مسلمانە بێ زۆر ئاگدار بێ. لەم خاڵەیە ڕووداوێکمان هەیە لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چەند حاڵەتێکی زۆر کەمی زینا ڕوویداوەیەکێک لەو حاڵەتانە کە دواتر بۆ ئەم خاڵەی ئەماشی بیستوتانە سەحابەیەک بە ناوی ماعزی کوڕی مالیک و ئەم ماعز ناوە پیاوێکی زۆر ساڵح بێ، پیاوێکی زۆر مسلمانە بێ، ڕۆژێک شەیتان زەفەری پێبا و تووشی هەڵەیەکی گەورە بێ، تووشی زینا بێ لەگەڵ ڕێزما بۆ مولایەک. ئەم کەسە کە تووشی زینا بێ دواتر هەراسانە بێ، ژیانی لێ تێکەچێت. چەند جارێک دێ بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، پێغەمبەر سەڵات وسەلام زۆر مەبەستی بووە کە حەدەکان جێبەجێ نەکا، پێی فەرموو بڕۆ تەوبە بکە خوای گەورە لێت خۆشە بێ. ئەو هەر هاتەوە بۆ ڕۆژی دوایی، چەند جارێک هاتەوەتی یا ڕەسوول الله ئەقیم عەلەیە حەد الله، ئەن ئەقیم عەلەیە الحەد، حەدی خوان بەسەرە جێبەجێکە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پرسیاری لە خزم و کەسی کرد، ئەم کەسە شێت نییە؟ وتیان نەخێر. سەحابەیەکی هەڵسان فەرمی بڕۆ بۆنی دەمی کە بزانم سەرخۆش نییە ئەو قساناکە، فەرمووی نەخێر عیبی نییە، فەرمی بیبەن ڕەجمیکەن. ڕەجمیان کرد، تەوبەیەکی کرد و دواتر ناشتیان. دوای چەند ڕۆژێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەوەیان ڕەت بوو لەگەڵ کۆمەڵێک لە هاوڵانە، گوێی لە دوو کەس بوو لە هاوڵان، یەکێکیان بەوی تری ئەوەت ئەو قەبرەت بینیوە، ئەوە خوا سەتری کرد کەچی سەتری خوای پەروەردگاری هەڵماڵی، یعنی پێی ڕازی نەبوو، تا وەکو سەگ ڕەجمیان کرد. ئەم قسەی پێوت ئەوە بە سەحابەیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گوێی لە قسەکە بوو، زۆری پێ ناخۆش، بەڵام هیچی نەوت لەوەیە. دوای تۆزێک ڕۆیشتن گەیشتن بە کەلاچێکی گوێدرێژێکی تۆپی و بۆ نێ هات. پێغەمبەر سەڵات وسەلام فەرمی کوا فڵان و فڵان، ئەو دوو کەسەی کە ئەو قسەیەیان وت بە مسلمانەکە. وتیان بەڵێ یا ڕەسوول الله لە خزمەتان، فەرمووی دابەزن لەو کەلاچی ئەو گوێدرێژە بخۆن. یا ڕەسوول الله چۆن شتی وابێ هەر بە بۆگەنیەکەی ئینسان ناوێرێ بە دەوریا بچێت، چۆن ئەخورێ؟ پێغەمبەر سەڵات وسەلام فەرمووی ئەوەتان بخوادا لەو قسەیەتان زۆر باشتر بوو. توایسە چەند مسلمان هەیە هەر لە کۆڕی جەماعیشا غەیبەتی مسلمانانەکە و قسە بە مسلمانان و شکاندنی مسلمانان و تەبدیعکردنیان و تەفسیقکردنیان و تا گەیشتێت حاڵەتێکە ئەیبینین مسلمانان خوێنی یەکتریش ئەڕێژن، مەکارێکی زۆر خراپە. ئەمە لە نەتیجەی چیەوە ڕووەدا؟ لە نەتیجەی لاوازی باوەڕەوە ڕووەدا. ئەو مسلمانی تۆ قسەی پێەکەی ئەگەر زینایشی کردبێ، ئەگەر تاوانەکەی گەشتبێتە تاوانێکی زۆر گەورە و ئاشکرا، ئەوە پلەکەیەتی لای خوای پەروەردگار. ئەگەر قسەی پێ ئەڵەی کەلاچێکی تۆپی و بخۆی، ئەوە زۆر باشترە بۆت بەوەی کە قساڵێ. بێ چەندمان هەبێ ئیمانەکەی ئاوا لاواز بووێ بە ئارەزوی خۆی قسە بە مسلمانانەڵێ کارێکی زۆر خراپە. خەم نەخواردن لە کاروباری مسلمانان زۆر خراپە، زۆر خراپە. کەسێک هیچ خەمی کاروباری مسلمانانی نییە، هەر نازانێت چی ئەگوزارێ لە عالەمی ئیسلامیە، دنیا چی بەسەر دێ، مسلمانان چیان بەسەر دێ، وەزعی مسلمانان چییە، جوولەکە و غەرب و ئەوانە چی بە مسلمانانەکەن، ڕەنگە هەر ئاگای لە هیچ نەبێ، کارێکی زۆر خراپە. پیغمبر خو علیه الصلاة والسلام لفرمودەی صحیح فرمی إن المؤمن من أهل الإيمان بمنزلة الرأس من الجسد. أفرمي باوردار بو باوردارانی تر وەکو سەر وایە بۆ لاشە. يعلم المؤمن لأهل الإيمان كما يعلم الجسد لما في الرأس. رواه أحمد وصححه الألباني. پیغمبر صلی الله علیه و سلم فرمی چون انسان اگر سری یشا همو جانی یشه، ئیمانداریش کە ئەبینی ئیماندارێک لە ناڕەحەتی ئەبێ ئاوا بێ بۆی، نەکبێ دانیشی قسەی پێ بکە بڵێ غەڵەتی خۆیان بوو هیچیان نەزانی. ئەخە تۆ چۆن لێرەوە حکومەدەی بەسەر وڵاتێکا کە لە قاڕەیەکی ترایە، جاری ئەمە مسلمانێک کە بینی لە قاڕەیەکی ترایە تووشی شکستە بێ، ئەم لێرەوە هەزار ڕەخنەی لێگرێ لێ نەیانزانی، هەڵەی خۆیان بوو لە بری عوزرێکیان بۆ بێنێتەوە، بۆ عوزرێکی بۆ نایانیتەوە. لەبەر عوزر هێنانەوە زۆر زەرورە، ئەوەی کە ئیمانداری باش بێ هەمیشە عوزر بۆ بەرامبەرێنێتەوە. بەڵام ئەوەی کە منافق بێ وەکو زاناکان فەرمیانە عوزر و مزر نازانێ، یەکسەر ئەڵێ ئەوە منافقە، ئەوە کافر بوو، ئەوە لە بازنەی ئیسلام چوێ دەر، ئەوە حیزبایەتی ئەکا، ئەوە ئاهلی بیدعە، ئەوە نازامچی، بە ئارەزوی خۆی بەڕاست و چەپە، ئەوە زۆر زۆر خراپە، زەرێری زۆرە بۆ دنیا و قیامەتی ئینسان. وەکاری حەوتەم لە وەکارەکانی لاوازبوونی ئیمان و دیاردە زۆر مناقەشە و دەمەدەمەی نازانستی و بێمانایە. ئەمە کە ئێستا بووە بە بەشێک لە بەرنامەکان، زۆرێک لە کەناڵەکان ئەو دیوی دووەمی هەیە و ئەو نازانم ئیتیجای معاکسی هەیە و ئەبینی ئەم حیوارە یەک سەعاتەکرێ، ئەمە دوو کەس داوت کراون وایە کەسێکیش پێشکەشێکە، ئەم دوانەیەکیان لە یەکتری حاڵی نەبوون، هیچیشان نەیانتوانی قەناعەت بەرامبەر بەوەی تر بکەن، هیچیشان نەیانتوانی فکرەکە بکەن. ئەوەیشی پێشکەشکاری بەرنامەکەیە لە 190 هەدەفی ئەوەی لە ئیسلامدا کە ئەوەی قسێ باشکە، ئەگەر گریمانەمە لە تەڕەفە باشەکە بێ و بێ دیفاع لە ئیسلامکە، جارێ ئەو نایە لێو زۆر قسە بکاوانە خۆی کۆمەڵێکشتی بۆ دۆزێتەوە. جارێ زۆربەی مامۆستایان و ئەهلی علمی کوردستان لەگەڵ ئەوەیان مامۆستایانی ئاینی تا بۆیان نەکردن نەشن بۆ بەرنامەیە،
ئەو جۆرە بەرنامانە ئینسان نابێ بچێت کە چوش ئەبێ حەدی خۆی بزانێ لە هەرچی کتێب و لە هەرچی دینە هەیە ئادابی حیوار چۆن واکرێ سەعاتێک خەڵکێکشم دوای سەعاتێک من و توی سەیرەکەن دوای هیچ کەسیش نەگەیشتە نەتیجە ئەو خۆی نەگەیشتۆ نەتیجە ئەمێش ناگەین ئەم دەمەدەمەیە زۆر خراپە مناقەشەیەکێکە لەوە کارانەی دڵەمرێنێ ئەگەر هەر کەسێکمان ئالوودەی ئەو جۆرە بەرنامەین جاری وایڵێن وڵای فڵان کە زۆر ئازا بوو جاری وایە کەسێکی موسڵمان کە چۆتە ئەوێ خاوەن ئەدەبە یەک ئەدەبیە هەموو قسەیەک ناکە بۆیە زۆر ئازانیە چونکە ئەمیان تەڕەفی ئەملاکە گوێی لە دین و حەڵاڵ و حەرام نییە ئەدەب و شتڕە چاو ناکە لە مزگەوت تا پەروەردە نەبووە لە ئایەت و حەدیث نازانێ بە ئارەزووی خۆی قسەکە ئەمیش کە ئاهلی دین و ئەوەیە خاوەن ئەدەبە ناتوانێت هەموو قسەیە بکە خەڵکە لێ وڵا ئەوە هیچی پێ نەبوو هیچی نەزانی دوایی ئەم ناتوانێت هەموو قسەیە بکە لەسەر یەکەوێ بەڵام ئەم بە ئارەزووی خۆی قسەی خۆیەکە چونکە ئەمێشە کوردەواری لە داشی سوارە بۆیە لەم حاڵەتانەیە ئینسانە بێ زۆر ئاگادار بێت تەماشاکردنی ئەم بەرنامانە هیچ سوودێکی نییە و کارێکی زۆر خراپە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ما ضل قوم بعد هدى كانوا عليه إلا أوتوا الجدل ئەفەرمێ هەر گومڕاییەک ڕووەکاتە خەڵکێک کە پێشتر گومڕانەبوون ئیلا بۆ هۆی دەمەدەمێ و جیدال و مناقەشەیەکی نازانستی مناقەشەی علمی دروستە ڕەوایە ڕێگە پێدراوە بەڵام ئەمی کە ئاکرێ کارێکی خراپە دیاردەی هەشتم بریتە لەوەی کە خەڵکێک زۆر قەنەعەتی بە عەقڵی خۆی بێ پشت بە عەقڵی خۆی ئەبەستێ و ئامادەیە بە عەقڵی خۆی و عەقڵی چەند کەسێکیش کە تەقلیدێکا وەکو تووتی لەگەڵ ئەوە ئەیڵێتەوە ئامادەی ڕەتی ئایەت و حەدیث بداتەوە هەندێک جار ڕەنگە بگاتە ئەوەی کە بچێ بۆ بوخاری و هەندێک جار چێ بۆ قورئانیش ئەمە زۆر خراپە کابرامان زۆر باس کردووە یعنی کابرا جاری وایە بۆ خۆی نوێژی بەیانیان ناکا مانگی جارێکیش ڕەنگە زۆر ملتەزیمیش نەبێ ئامادە نیە سونەتێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێکە بە ئارەزوی خۆی بەڕاست و چەپار ڕەخ ناگرێ لەوە عەقڵ نایگرێ و ئەوە نازانم لەگەڵ مەنتیقا ناگونجێ ئەوە چی و ئەوە کارێکی خراپە دیاردەی نوێم و کۆتایی ئەوەیە کە ئینسان قسەی زۆرە بەڵام کردەوەی کەمە بە پێچەوانەی سەحابە و سەردەمی زێڕین و ئیمانداری ڕاستەقین و ئینسان نابێ قسەی زۆر بێ قسەی زۆر زل و گەورە بێ بەڵام کردەوەی دیار نەبێ نە ئینسان نەبێ کردەوەی زۆر بێ قسەیشی کەم بێ یعنی ناکرێ ئینسان ئەوە جیاوازیەک لە نێوان ئیماندار و دووڕۆکانە ئەوەیە قسەی کۆتاییم ئەوەیە کە بە هەموو ئەم حاڵەتانیش کە هەیە ئەمانی کە باسم کرد دیاردن هەن کەم و زۆر لە من و تۆی موسڵمانە هەیە بۆ خۆمان هەستەکەین بەوەی کە ئیمانمان لاواز بۆ بەڵام مانای وانێ دەرگادا خرابێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئین الإیمان لەیەخلق فی جوف أحدکم کەما یەخلق الثوب ئەفەرمێ ئیمان و باوەڕ لە ناخی دڵتانە لاواز و کۆن ئەبێ وەکو چۆن پۆشاک کۆن ئەبێ جاری وایە کەسێک 4-5 ساڵ بەر لێسە پۆشاکێکی کڕێتە نایکاتە بێری تەواو پێغەمبەر سازمە فەرمێ ئاوا چۆن پۆشاکەکانتان كون أبن إيمان آوا كون أبي فاسألوا الله أن يجدد الإيمان في قلوبكم داواب كان لأخوة كأخوة إيمان لضلتانا نيوكاتو كواتا إيمان نيوكردنويه تازة كردنويه بشيك لإيشي صحابة الرجانا إيشان أوبوا كوتوانا تعالوا نجلس نؤمن ساعة ما عمر يكون الخطاب واي فرمو ابن مسعود واي فرمو أبو درداء زور لو خنوارانا وايان فرموها فرميانا بين ورن با إيمان ما نيوكينوا نيوكردنەوەی ئیمان شتی زۆرە بەس هەر بە کورتی چەند خاڵێک ئاماژە پێ بکەم کاتەکەیشمان بەرەوەچێ علم و زانست و زانیاری خوێندن و خوێندنەوە بە تایبەتی قورئان و سونەت و حەدیث و ئەوانە زۆر بخوێننەوە زۆر گرنگە ذکر و یادی خوای پەروەردگار کردنی کردەوە چاکەکان پەلەکردن تێیدا و کردەوەیەکی چاکت لەدەست و بیجێڕەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژێکی سونەتی پێش نێڕی فەوتا بەوەی سەرقاڵی و دوای عەسر جێڕایەوە ئەمجار برادەری چاک لەگەڵ مسلمانان بوون دوور نەکەوتنەوە لە مسلمانان وەلا بۆ مسلمانان بەڕا بۆ کوفر و بۆ باوەڕان مسلمانانت خۆش بێ با گوناهیشیان هەبێ و لەگەڵ مسلمانان بە زۆر غەڵەتە ئینسان دوورکەوێتەوە لە جەمع و کۆڕی مسلمانان بە پاساوی ئەوەی ئەم جەماعەتە غەڵەتیان هەیە باجۆ بۆ ئیمامی عەلی بگرین ئێمە ناڵین سەلەفی صالح ئیمامی عەلی چی ئەفەرمێ ئەفەرمێ کەدر الجەماعەتی خەیر من صەفاء الفەرد ئەفەرمێ جەماعەتێک کە لێڵیتیایە هەندێک شی غەڵەتی تایە شتی خراپ ئەبینی لەو جەمعەیە ئەوە زۆر باشترە لەو ئیشوکاری خۆت بە تەنیایکەی ئێمە زۆر خەڵکی چاکمان هەیە زۆر خەڵکی مسلمانمان هەیە دوورکەوتۆتەوە لە جەمع و جەماعەت بە پاساوێک کوتێتی بەخوا ئەمە شتیان غەڵەتە وشی ئەوانە ئیمامی عەلی فەرمێ ئەم غەڵەتەی ئەو مادام جەمعن هێز و قوتێکیان هەیە حیسابیان بۆ ئەکرێ وەکەوترێ ڕقەمن ئەمە زۆر باشترە لەوەی کە تۆ بە تەنیا ئیش و کار بکەیت بۆی ئەمە زۆر جار شەیتانەمە بۆ ئینسان دروستەکە جا ئەمە خەڵکی خراپ ئەیڵێ کە جەمع و جەماعەت دروست نییە خەڵکیش کە دیارە بە هەڵەت یەگەیشتن لە هەندێک فتوا و لە حەدیث و ئەوانە ئەجینا ئینسان تا لەگەڵ مسلمانانە بێ باشترە من و تۆی مسلمان کە ئێستا لێرە کۆبوونێتەوە
شتێکمان کرد کە خراپ بێ، شتێکمان وت کە هەڵە بێ، شتێک ئەنجام ئەدرێت لەم شوێنەیە هەڵە بێ، نا شتێکی غەیری شتی باش و ئاەت و حەدیث و شەرع و شتی باش کە بەرژەوەندی دین و ژینمانی تێدایە شتێکی ترمان نەبیستەوە نەبینیوە کە ئەمە هەر لە مناڵیەوە لەگەڵ ئەو جەمعانەیە گەورە بووین و پێی ئەزانینەوە. لەبەرەوە زۆر هەڵەیە ئینسان ڕەخنە لە مسلمانان بگرێ و خۆشی هەمان هەڵەی هەبێ، ئەمە بەڕاستی کارێکی زۆر خراپە، ئینسانی مسلمان پێویستە ئاگادار بێ. ئەم بابەتە قسە زۆر هەڵەگرێ، بەڵام ئەوە وەکو زانایان وتیانەوە جولەکەیەتی، یعنی ئەوە ئەساس و ناوەڕۆکی بابەتەکەیە. کورت و پوختەوەیە کە من و تۆی مسلمان لەو ڕۆژگارەیە زۆر زۆر زەرورە ئاگداری ئیمانی خۆمان و خەڵک و دەوروبەرمان بین و دوعا بکەین خوای پەروەردگار ئیمانمان سەلامەت کە ئەو شتێک کە بەرژەوەندی من و تۆی مسلمانی، من باسی بەرژەوەندی ناکەین هەموو کاتێک، بەرژەوەندی ئینسان لەوەیە کە ئیمانی هەبێ. ئەگەر ئینسان ئیمانی نەبوو، ئیمانێکی باشی نەبوو، نە لە دنیاە نە لە دوا ڕۆژە هیچ بەرژەوەندیەکی نییە و هیچ نرخ و بەهایەکی نییە. خوای پەروەردگار ئیمان و منی ئێوەش سەلامەت کە، خوای پەروەردگار عاقبەت خێرمان کە، خوای پەروەردگار لە دایک و باوکمان خۆش بێ، لە مامۆستا بەڕێزەکانمان لەو براوخشکانی لێرە کۆبوونەتەوە، لە خۆمان لە دایکمان لە بابمان لە کەس و کارمان، خوای پەروەردگار عاقبەت خێرمان کە، خوای پەروەردگار بە بەهەشتی بەرین شادمان کە، خوای پەروەردگار یارمەتیمان بدا کە خاوەن ئیمان و بیر و باوەڕێکی دامەزراوە بین، خوای پەروەردگار بمان پارێزی لە گوناه و تاوان خۆمان و کەس و کارمان، خوای پەروەردگار وڵاتی ئێمە خاوێن کەیتەوە لە خراپە و خراپەکاری، هەر کەسێک نیەتی چاکە بەو خاک و وڵاتی ئێمە خوای پەروەردگار چاچی بۆ بکرێت، کەسێک نیەتی خراپە هەواڵەی تۆی دەکەین، خوای پەروەردگار عاقبەتمان بەخێر بجێڕی، ئەو قەیران و کێشە و گرفتەی ڕووی کردوتە وڵاتمان، خوای پەروەردگار یارمەتیمان بدەیت کە بە باشترین شێوەتەی پەڕێنین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.